جارێتە بێت و بمبارانی ئەو خەڵکەکە. فاخر عاسی یەکێکی تر لەو پێشمەرگە دیلانەی کە ساڵی ڕابردوو لە باشووری کەرکووک لەگەڵ 22 پێشمەرگەی هاوڕێی بەدیلکەوتنە ژێردەستی چەکدارانی داعش ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە مووسڵ شەهید کرا. فاخر خەڵکی شاری کەرکووک و نیشتەجێی گەڕەکی پەنجا عەلیە باوکی سێ کچ و کوڕێکە. داعش گرتێکی ڤیدۆیی لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کردەوە لە گرتەکەدا کە فاخر لە نێوان دوو هاوڕێی دیلیدایە بەدەستی چەکدارێکی کوردی داعش شەهید دەکرێت. ڕۆژێک دوای بڵاوبوونەوەی ئەو گرتە ڤیدۆیە کە سوکاری پرسەیان بۆ دانا. ئێمە بچی هەتاک و بچێت تاقایەتی ئێمە سەربەرزیە بۆ ئێمە براکان ئێمە لە بەرەی جەنگە ڕۆیە سەربەرزین پێوە ئێمە بۆ هەچی شوێنێ بڕین سەربەرزینەوەمانەوە خۆمانیش ئێمە چوار بەرایترمانە هەر چوار مانگەرێکمان لەم ڕێ بڕین. لە سەرەتای بەدیلگیرانی ئەو 22 پێشمەرگەیە هەوڵی زۆر درا بۆ ڕزگارکردنیان بەڵام وەک کە سوکاری پێشمەرگە دیلەکان دەڵێن هەوڵەکان بێسوود بوون. نوێنەری کە سوکاری پێشمەرگە دیلەکانیش دەڵێت بەر لە شەهیدکردنی فاخر لە ڕێی چەند سەرۆک هۆزێکی عەرەبەوە هەوڵی جددی دراوە بۆ ئازادکردنیان و حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەش ئاگداری ئەو هەوڵانە بوون و بە مەرجەکانی داعشیش ڕازی بوونە بەڵام ئەوەی چاوەڕوان نەکراو بوو بۆ کە سوکاری پێشمەرگە دیلەکان شەهیدکردنی فاخر بوو. هەوڵی زۆر دراوە بە داوای ئەوان ڕازین و حکوومەتی هەرێم بە هەموو داواکانیان کە قسە کراوە ئێمە لە گفتوگەکانە ڕێککەوتنمان لەگەڵیانە هەبووەکەوە دیلەکان بگۆڕینەوە. ئێمە داواکارەکانەوان چەند خاڵێکی تێدایە با بڵێن من بەدای لێبردنەوە بڵێم ناتوانم لە ڕێی ئەلامەوە قسەکە بکەم بەرەبەری ئەمنیە بەڵام ئەو داواکاریانە داواکارێکی زۆر زەحمەت بوو بەڵام لەسەرەوە ڕەزامەندی دراوە بۆ داواکارەکانیان و ئامادەین. بەپێی ئەو گرتە ڤیدۆیانە بێت کە لەلایەن چەکدارانی داعشەوە بڵاو کراونەتەوە لەو 22 پێشمەرگەیە 16یان شەهید کراون و تەنها 6 کەسیان لە ژیاندا ماون کە دوانیان پۆلیسن. دوای بڵاوبوونەوەی ئەو گرتە ڤیدۆیی کە شەهیدکردنی فاخیری تێدا دەردەکەوێت وەزارەتی پێشمەرگە هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نەداوە. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.